هەر سەبارەت بەمە کاندیدکردنی نووری مالیکی لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری سەرکردە لە دەوڵەتی یاسا لەگەڵمان لە بەغداوە. سوپاس بۆ ئامادەبووری بەڕێزان. سەرۆک بارزانی پەیامێکی بڵاو کردەوە، ئێستا پەیامێکی نوێیە، باز لەوە کات کە هەمومان پشتیوانی نووری مالیکیەکەین بۆی کە گرفت و کێشەکان چارەسەر بکات. زەڕوریەتی نووری مالیکی بۆ خۆناغی یاسای عێراق چییە؟ سەرەتا بەناوی خوای بەخشندەی بێهرەبان سڵاو و ڕێز بۆ کەناڵە بەڕێزەکەتان تەواوی بینەرانتان لەم کات و ساتەدا کە پێشاتی نوێ هەن بۆ پێکەنانی حکوومەتوونەی عێراق. ئێمە قسە لەسەر کۆتایی هاتنی بابەتی هەڵبژاردن و پێکەنانی حکوومەت دەکەین. چوارچێوەی هەماهەنگی ئەمڕۆ ڕۆژانی ڕابردوو هەشت کۆبوونەوەی ئەنجامدا و ئەمە نۆیم کۆبوونەوەی بوو کەوە دوای ئەوەی کە بەڕێز سوودانی کشایەوە لە خۆکاندیدکردن ئەمە دەرفەتێکی زیاتری دایە بە سازانێکی زیاتری دروست کرد لەسەر کاندیدەکانی دیکە بەربژێرەکانی دیکە. بۆیە پێمان وایە کە بەڕێز مالیشی دەرفەتێکی زیاتری هەبوو ئەمڕۆ کە بەربژێر کرا لە کۆبوونەوەکە لە ماڵی بەڕێز عامری ئەنجامدرا کرا. بەڕاشکاوی پێ دەڵێم کەوا بەڕاستی هەندێک ڕەنگە دژایەتیەک دەنگێکی دژایەتی هەبوو بێت بۆ ئەم بابەتە، چونکە هەندێک حساباتی سیاسی هەیە کە لێشی داوەتەوە لەوانە بۆ نمونە عەسائب بەڕێز عەمار حەکیم ڕەنگە هەندێک ناڕەزایەتی و دژایەتی هەبوو بێت. بەڵام ئەمڕۆ پێمان وایە بابەتەکە یەکلا کرایەوە کەوا متمانە نوێ کرایەوە لەلایەن عامریەوە و چوارچێوەی هەمانجیەوە کەوا سازانێک کە بێت بۆ بەربژێرکردنی بەڕێز مالیکی کە تاکە کاندید بێت لە چوارچێوەی هەماهەنگی کە بەڕێز مالیکی بێت. ئەمەش جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە ئەمڕۆ تەوافقی سیاسی سازانی سیاسی هەیە لە لەوان برانی عەرەبی سونە کورد هەبێت بۆ ئەوەی کەوا بەڕاستی بە ژێرەی ڕێکەوتنە سیاسەکان و پێوەرە دەستوریەکان کاروبارەکانم بەرەو بچەن 28 مانگ 29 مانگ پێویستە بەڕاستی بابەتی پۆستی سەرۆکۆماری شێکلا بکرێتەوە. لە هەمان کاتدا ئەمە ڕوونیشە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی کەەوە باسە لەوە کرد کە کێشە هەیە لەسەر عێراق کە پێویستە لە ئەستۆی ئەو حکوومەتەیە کە دەیگرێتە ئەستۆ کە بەڕێز مالیکی کە دەبێتە سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق کەواتە وەکو باسمان کرد کە پێویستە مێزی گفتوگۆ هەمیشە کراوە بێت کە چێ دەبێتە سەرۆک وەزیرانی عێراق کە بتوانێت بەرپرسیارەتی گەورە لە چارەسەری کێشەکان لە ئەستۆ بگرێت ئەو کێشانەی کە ئەمڕۆ لە گۆڕەپانی عێراقیدا هەن. زۆر باشە. نووری مالیکی چۆن نەتوانێت خۆی بگونجێنێت لە نێوان ئەم هەموو تەحەدی لە ناوچەکەیە هەیە؟ بەڕاستی ئاڵنگارەکان لە ناوچەکەدا زۆر گەورن. ئێمە قسە لەسەر نزیکەی گواستنەوەی 7,000 زیندانیدا حەش دەکەین، باس لەسەر سنووری عێراق و سووریا دەکەین، باس لە بابەتی گروپە چەکدارەکان دەکەین کەوا مارک ساڤایە کە لە پەیامەکەی داوای کردووە کە زۆر ڕوون و ڕاشکاوە دەڵێت کە پێویستە ئەم بابەتە چارەسەر بکرێت، بابەتی گروپە چاکدارەکان کە سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق چارەسەری بکرات، ئەم بابەتە لەگەڵ ئێرانی دراوسێ چارەسەر بکرێت. بەڕاستی گرژیەکە وەکو دەبینین هەیە لە بابەتی پەرلەمانتاران کەوا کە پەیوەندیان کە ناو دەبێت بە گروپە چەکدارەکانەوە لە هەمان کاتداوە ئەمە لە ئەستۆی سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق چارەسەریان بکات. من پێم وایە کە بەڕێز مالیکی پێشوەختە پەیوەندی زۆر ڕاشکاوی هەیە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دەتوانێت ڕیزەکان یەک بخاتەوە ئەگەر چی ناخۆچیەکان بەڵام دەتوانێت ڕیزەکان یەک مارک ساڤایە کرد، باسی ئەمریکات کرد، باسی ئێران کرد، باسی گروپە چەکدارەکانە کرد. باشە نووری مالیکی توانێت ئەم باڵانسە ڕابگرێت بە تایبەتی بە نمونە لە بینی ئێران و ئەمریکایە. ئەگەر ئێمە قسە لەسەر ئەوەی بکەین ئەو نێردەی فەرمیە بەڕاستی ناکرێت خۆی لێ بوێرین لە داواکاریەکانی ساڤایە لەسەر زمانی ئیدارەی ئەمریکیەوە قسە دەکات، زۆر ڕوون و ڕاشکاوە کە
ئێمە لەگەڵ ئەو بابەتە مامەڵەمان لەگەڵ کردووە بابەتی ڕادستکردنی چەک و ڕادستکردنی بنکەی سەربازی عین ئەسەد ئێمە باس لە قۆناغی داهات و دەکەی کە قۆناغێکی زۆر هەستیارە ئەگەر هاتوو زەمانەتی ئەمریکی عراقی هەبێت لە ناوچەکەدا کەوا سەرۆک وەزیرانێک کە بێت کە مامەڵە لەگەڵ ئیدارەی ئەمریکا بکات ئەوەی کە ئەو کارنامەی کە ناوچەکە دەیەوێت چکە کێشە هەیە ئاڵنگاری زۆر گەوەی عراق لە تەنگژەیەکی دارایی زۆر قۆڵدایە جگە لە تەنگژەکانی دیکە بابەتی وشکە ساڵی دیجلە فرات کێشیان هەیە بابەتی وشکە ساڵی کێشێکی سیاسەکان لە نێو چوارچەوەی هەمانجی بابەتی ئەنجومەنی سیاسی سونەکان بۆ کاندیدکردنی بەڕێز مالیکی ئەویش لە هەمان کاتدا ئەوەمان پێ دەڵێت کە جەخت دەگەڕکەوکە ئەمە قسەمان لەسەر ئەوە کرد کە پێویستە سازانێکە بێ بۆ پەسەندکردنی بەڕێز مالیکی کەواتە ئێمە ئەو کاتە دەبچین بۆ هەڵبژاردننی کەسێکی سربەخۆ لە نێو پەرلەماندا ئەو کاتەش مشتومڕەکان زیاتر دەبن بۆ چوونەکان زیاتر دەبن بۆ چوونەکان بۆ لەو ئاراستەن کە سەرکۆزیرانێکی سربەخۆ هەبێت ئەمەیە کە ئیدارەی ئەمریکا ئاماژەی پێ دەکات دۆخی هەرەمایەتی لە ناوچەکە ئاماژەی پێ دەکات لە هەمان کاتە هەندێک کێشەی دیکە هەن بەڕاستی لەگەڵ سازانی ئەمریکی لەبی چارەسەر ناکرێت بابەتی ئابووری کێشەی ئابووری عراق چارەسەر ناکرێت تەنها دەبێت سازانێکی ئەمریکی هەبێت کارنامەیەکی ڕاشکاو هەبێت لەگەڵ ئەمریکا دوور لەوەی کەوا ساڤایە باسی دەکات لە بابەتی گروپە چەکدارەکان پەیوەندیەکان لەگەڵ ئێران ئەو گورسە چاوەڕوانکراوەی کەوا باس لێو دەکرێت کە ڕژێمی زایوونی باسی دەکات دژی ئێران پرۆگرامی ئەتۆمی ئێران بۆیە پێم وایە بەڕاستی دەرهاویشتەکانی ئەمانە کۆنگرەی سویسراش لە هەمان کاتدا لە کۆربەری سویسراش بەڕێز ترەمپ لێدوانێکی زۆر ڕاشکاوی هەبوو گوتی ئێمە مامەڵە لەگەڵ سەرۆک وەزیرانی عراق دەکەین کەوا بە سیاسەتی نوێی خۆی بکونجێنێت ئەمەش ئەوە دەگەنێت کەوا پێویستە زۆر ڕون و ڕاشکاو بین کەوا پێویستە سیاسەتێکی نوێ یاخود ئایا دژایەتی هەیە لەگەڵ مالێکی یاخود بۆچوونی پاڵپشتی شەیە بۆ مالێکی چونکە بەرز مالێکی خاوەنی ئەم قۆناغەیە چونکە لە هەشت ساڵی ڕابردوو ئەزموونی هەبووە لە ئیدارەدانی دەوڵەت بژاردنەوەی ئابووری هەبووە لە هەمان کاتدا دەتوانێت خۆی لەگەڵ گۆڕانکاری نوێیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری نوێیەکان لە بەڕێوەبردننی سیاسەتی دەرەوە بگونجێنێ ئەتوانێت کێشەکانی ناوخۆی عراق بە دەرەجەی یەک چارەسەر بکە بوونە گرفت هەیە لە بینی هەولێر و بەغدا لە سەر پرسی موچە و بنجە من پێم وانە ئەمە بۆچوونی خۆمە کە بەڕێز مالیکی ئەو تیمەی کە لەگەڵ یەتی لە دەوڵەتی یاسا من باس لە دەوڵەتی یاسا دەکەم حزبی فەزیلا کەسایەتی ئەبوو ئالە باس دەکەم ئەوانی دیکە کە بەشدارن لە هەمان کاتدا بەشائر حاجی یاسر بەڕاستی بەڕێز مالیکی ناتوانێت بەبێ هێزی چوارچەوەی هەمانجی بە تەنیا بڕیار بدات بۆ نمونە ئەگەر هاتوو عەمەر حەکیم ناڕەزایەتی هەبێت بەڕێز خەزعەلی لە هەمان کاتدا ناڕەزایەتی هەبێت ئەوەی کە پاڵپشتی دەکات لە کا ببێت سەرۆک وەزیران بۆ قۆناغی داهاتوو بەڕێز مالیکی بێت ئایا دەتوانێت کێشەکان خۆی بە تەنیا چارەسەر بکات لەگەڵ هەولێر بە تەنیا پێم وانە بە تەنیا بتوانێت کێشەیەکی زۆر قورسە پێویستی بەس تەوافقی ئەمریکی عراقی ئەقلیمی هەیە ئەمەش خۆی لە خۆیدا قورسە بۆ مالێکی کە بە تەنیا بتوانێت کێشەکان چارەسەر بکات سوودانیش لە ماوەی سە ساڵی ڕابردوو دەیتوانیکەوە کێشەکان لەگەڵ هەولێر با بڵێن کێشەکان لەگەڵەوەن حکوومەتی فدرال و حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر بکاتە کێشەی موچە کێشەی ئابووری کێشەی دیکەش هەبوون کە پەیوەستن بە بابەتی سنوورەکان بابەتی دۆسیی تورکیەش لە هەمان کاتدا بەڵێ کەواتە چ ئاڵنگارێکی نوێ دێتە بەردەم سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق بە کوردی بێ سوپاس دەکەم بە کورتی بە پوختی باس بۆ دەکەم کەوا قۆناغەکە زۆر سەختە من پێم وایە کەوا ئەم قۆناغە قورسە بۆ عێراق بەڕاستی قورستر لەم قۆناغەی نەبینیوە ئەم قۆناغەکە قورسە کاندیدکردنی بەڕێز مالیکی بەڕاستی قورسایەکی ئابووری سیاسی زۆری بۆ ئەسەربازی تەنانەت بۆی جێدەهێڵێ لەگەڵ گۆڕانکارەکانی سووریا ئەوەی کە ڕوودەدا لەسەر سنوورەکان بەڕاستی قۆناغەکە لەسەر عێراق زۆر قورسە لە هەمان کاتدا ئەگەر هاتوو تەوافقێک سازانێک لەگەڵ ئیدارەی ئەمریکا نەبێت بەڕاستی ڕەنگە ڕوبەڕووی کێشەی
دیکە ببینەوە لە ساڵانی داهاتوودا. بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری سەرکردە لە دەوڵەتی یاسا لە بەغداوە لەگەڵ مابووی سوپاس بۆ ئامادەبووری بەڕێستان بەخێر بێ.